کوێخە تۆ چەند سەعاتە منێ بان کردو هەر ئاخ و ئۆفتە بزانم ئەمر کە با من بۆ جێبەجێکم نعمان خەریکە ئەو دڵەمە تەقی قوربانە بم کوێخە تەقی تۆ نەتەقی توکەی سە دڵمە تەقی من ئەزانی چیم بۆکەی ئەمر کە چۆرە سەر ئیشە کۆنەکە ئیشە کۆنەکەم ئاخر کام ئیشەیان پیاوە بۆ کوژم نه پیاوم بۆ مەکوشە ئەی قەل و قازێ بۆ بدزم نه هەدوو خەلوقازی چی خەلوقازی لە ئاوایە نێژ هەموو دزی والله یەک خەل بدزی لە مۆلا هەردوو قاش دەشکێنم باشە چی بکەم ئەزانی چیم بۆکەی چۆرەوە سەر ئیشە کۆنەکەی زووت راپۆرتەکانم بۆ بنووسە دەستێک هەیە لە ئاواییە ئێوێ لێم باو لە چۆ خاتیم بخە بزانە ئەو ناموافقە کێیە چیە ڕقی لێمە چۆ بنج و بناوانی جوان بۆ بتاقی کەرەوە بۆ خوای کوێ خاوی شە بەکەرشی من نایە دەزانین بۆ چکە کەس ناوێت لە قسە بکە بەخوا هەمووی زیڕەی کردو بەکەرشی من نایەوە نعمان تۆ سیارە هەیە کوێخە سیارەی چی کەرە دێزێکم هەیە کە باری لێنێم لەو شاخەیە شەقەی شیر ڕێگاتەم دیدێکە هەر حیاشی بردوو جا بگرە ئەو ئیشم بۆ جێبەجێکە یەک پڕا دۆم داناوە لە گەراجەکە ئەیکەم بە هەدیە آخر بەچدیتەوە ئای قابلە دوورە لەگەڵا بکەم کوێخە تەقی وا بزانە راپۆرتەکە لە گیرفان تایە و پرادۆگەر من لە ژێرە هین یاڕبی تۆبە لە ژێرمایە یاڵا بزانم چیم بۆکەی یاڵا بڕۆ خواحافیز وەرە ئەو لە چۆ ڕووی ئەتو خۆڵی دەخوارو لێو لە خۆشی پرادۆگەر خەری بخۆم هەڵە بڕۆ لێرە بڕۆ لێ خواحافیز لێ بزانم چیم بۆکەی